بەڵام فریشتەی شێوە بەداماوی ئەنەخشێنێ لە ناخەوە قۆڵ پێگریان شەپۆلی توەوە شێنێ ئەڵێی لە بابە تۆراوی بەماتی دەیتە بەرساوم چۆن لە داخە هەڵنافڕێ ژیانی دووجار بەن کراوم لە لەیلایە نیوە شەوە زیندان خامۆش زیندە بە ساڵە خەمی خۆش لێدانەوەم باری دەروۆن پۆڵی دڵن گرەی گەروۆن دڵە خوورپای دەم هەژێنێ زوو دەفرێ پێڵی چاوم چاگرێ کەوتۆتەوە وەی لە ڕۆحی گلارەوەم دەلایلایە دەلایلایە کزەی جەرگەکەم لایلایە بەرۆشی ڕۆحی من بەردا و تێر بخەوە و لەگەڵدایە هەر سۆزێک لە بەردەیە لە ئاهی ساردی ئەودایە دەلایلایە 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 لاوای لێبوردنەکەم ناساقم نەتوانین تەواویکم بۆتان زۆرم لێ بچڕان هیوادارم توانی بێتمان ئەرچێک واجبێک سەرشانمان وەکو خەمخۆرانی ئەم شارە وەکو هونەرمەندان وەکو هونەردۆستان وەکو ئەم خانە متەواضعی کە ئومێدە خوازین کە بێتە شوێنی بەسەرکردنەوەی هەموو هونەرمەندان و ڕۆشنبیران و بەسەرچێت خۆزگەم بە خۆ جەلال کۆچەر بەس نیەمەت بۆ کرا ئەتەسم ئەو بۆ ئێمە نەکرێ ئینشەڵڵا تەمەنە درێژە بێت هیواخوازم لە بۆ نەخۆشەکانیشان لەگەڵمان ئامادە بنێم هەموو چوارشەممەیەک لێرە لە خزمەتی شارەکە و لە خزمەتی کولتورە و بەبێ بەرامبەر و بەبێ هیچ مەبەستێک تەنها ئەمارچێکە کە پێڵەسین بەتەنیا بەخۆشم ناکرێت بە کۆمەڵە کەسی خۆ بەخش هەر لە سپاسی کەناڵەکانی ڕاگای نوێژەکان لەو برادرانی وێنەگرەکانمان لە مۆنتێرەکان لە مۆسیقیەکان کۆمەڵی هونەرمەند لە کۆمەڵێ کەسی ئەسوورا و شاعیر کاک عومەری کەریماغا و کاک عیفانی وەسام هەموو کۆمەڵی هونەرمەندی کاک بەرزانی قاڵی خەڵوج کە کۆمەڵێک کەس زێرە تەنها و تەنها مەبەستمان خزمەتکردنی ئەم شارەیەکە بۆ پایتەختی ڕۆشنبیری هیوادارین بۆ لەمە دووە هونەرمەندەکانمان لە مەئسات و لە ناخۆشیە نەژین و کاتی خۆش بۆیەوە لە خۆشییا بن سپاسی کاکە میدیا و کاک عومەری شعب ئەوەشم بیر چوو کە ڕۆژی 8 مارس تایبەتەکەین بە ژنانی بە شەرەف و کۆڵنەدر و خەباتجێڕی شارەکەمان لە چاخانەی شەعب لە سەعات